ناوی کتێب کورتەمێژووی جوو، نووسینی سیمۆن مارکۆڤیچ، وەرگێڕانی دکتۆر دلێر ئەحمەد، لە بڵاوکراوەکانی ناوەندی چاپ و بڵاوکردنەوەی ئاوێر. کورتەمێژووی جوو کتێبێکە نزیکەی 600 لاپەڕەیە لە نووسینی زانا و نووسەر و مێژوونووسی ڕوس سیمۆن مارکۆڤیچ دوینۆڤە و دکتۆر دلێر ئەحمەد لە زمانی ڕووسیەوە وەرگێڕاوەتە سەر زمانی کوردی و زانیاری زۆر گرنگی تێدایە. کتێبەکە باز لە مێژووی جوو دەکات، هەر لە سەرەتاوە لە میسۆپۆتامیا و ئیسرائیل بە درێژایی 3000 ساڵ لە مێژووی جووەکان دەدوێت و تا کۆتایی سەدەی 19هەم. ئەم کتێبە یەکێکە لە کتێبە پرس و دووزانیاریەکان لەسەر مێژووی جوو، بە تایبەت بۆ ناوەندە مێژوویەکانی تایبەت بە لێکۆڵینەوە و توێژینەوە لەسەر مێژوو و کللتوری جوو لە ناوچەکە.